من پێشتر نێژم دەکرد بەس ئێستا ناتوانم بیکەم. وەڵامەکەی چییە؟ سەلام عەلەیکوم. سلام ورحمة الله وبركاته. مامۆستا، گیانی مامۆستا، من پێشتر نێژم دەکرد بەس ئێستا ناتوانم بیکەم. وەڵامەکەی چییە؟ لە خەومە ئەمدی نێژمە کرد بەس ئێستا نایکەم. بۆچی نایکی بە قوربان؟ خەوێکم بینی گەلە ناخۆش بوو، ئیتر لەوەوە نەموێرە بیکەم. تۆ چەند ساڵی ئادەی پێم بڵێ؟ 8 ساڵم. 8 ساڵی، ماشەڵڵات لێوێت، عاقڵی تۆ. خەوەکە ناخۆش بوو؟ بەڵێ. ئێکە خەوەکە ناخۆش بوو خۆی ئەبێ نوێژ بکەی بۆ ئەوەی جارێکی تر ئەو خەوە ناخۆشانە نەبینیتەوە. تۆ مادام ئەوە مرۆڤێکی عاقڵی ژیریت ئەبێ نوێژەکانت بکەیت کە نوێژت کردی تر خوای گەورە ئەتپارێزێت. هەوڵدا ئایەت الکورسی لەبەرکە، شەوان قل هو الله احد، قل اعوذ برب الفلق، قل اعوذ برب الناس بخوێنە، جافویە بکە دەستەوە بە دەم و چاوت و بە گیان تا بیهێنە، ئیتر خەوی ناخۆشش نابینیت. باشە مامۆستا گیان. باشە گیانەکەم بەخێر بیت سەر چاوم. خوا بتپارێزێ، خوا لەگەڵ بێت.